ئێمە وەکو تەلەبەکانی جامیعەی سۆران گرتبوونەتەوە بۆی داوای مافی خۆمان بکەین بچووکترین مافە کە ئیتر نازانم زۆربەی جامیعەکانی وڵات هینی جیهان داوای مافیان کردووە یعنی نازانم بۆچی بەو شێوەیە ئێستا ئێمە لێرە گرتبووینەتەوە هەر زوو دوای نیو سعات چەکداریان بۆ بان کردین بۆەوەی کە بڵاومان پێ بکەن ئەگەر هیچ نەبوودێکی تەلەبەکانیان برد بە زۆر گرتیان ڕایان کێشە ئێستا نازانم ئەو داهاتووی ئەو تەلەبەداماوە چی لێ هاتووە حکومەت پارەت بۆ هەموو شت هەیە سوێن بەخوا مانگێ پێشە چەند مانگ پێش ئێستا هونەرمەندێکیان لە لوبنانەوە هێنابوو بە دەفتەر بەسەریاندا دەکرد دە دەفتەریان پێدا بوو یعنی دە دەفتەر هەیە هونەرمەندێک بێتن کۆمەڵگای تۆ تێک بدا پارە بۆ ئەوەی بەس پارە بۆ من یەکە بەیانی دەبم بە بنیاتنەری ئەم وڵاتە ئێمە وەکو قوتابی زانکۆ و پەیمانگاکان داوای مافی خۆمانەکەین کە دەرماڵەیەوە مافەکانمان تەنها دەرماڵە بەرتەسک نابنەوە چەندین مافی ترمان هەیە و معاناتمان زۆرە لە داخلی لە کەمپەس لە زانکۆ تاوەکو ئێستا هۆڵی خوێنمان دیار نییە دوێنێ لە محکەمە دەرسمان خوێندیە داوا لە سەرۆکایەتی زانکۆ سۆران بکەین ئەگەر بێت و هەر چاوسورکردنەوێک یاخود دەسوەشاندنێک یاخود هەر بێت و زەرێک لە خوێندکاران بدرێکەوە هاتوونەتە سەرخەت بۆ خۆپیشاندانان ئەوە ئێمە دووبارە هەڵوێستی خۆمان دەبێت و لە بەرامبەر ئەو ناحەقیقەوە ئەگەر بێت و بەرامبەریان بکرێت بێدەنگ نابین و دووبارە دێنەوە سەرخەت و دەبی بە قوتابیان بدرێتەوە دەرماڵە بۆیان بگەڕینەوە ئەوە مافی سەرەتای جگە لەوەی چەند داواکاریەکی دیکەی سادەنەیە ئەویش لە داخلیەکان هەر یەک هەفتێ ئەڵێتنەوە کاربا و ئاویان نییە حکومەت داواکارین لێیان کەوا داواکاریەکانمان جێبەجێ بکەن و سەرۆکایەتی زانکۆش لێرە بەدەم ئێمە نەهاتینە هاتین ئەمە بەنۆژۆرە پۆلیسیانی نایە چەچیانی نایە پێویست ناکات چەچی بینن ئەمە داوای مافی خۆمانەکەین بەهێمنی هاتینە داوای مافمان کردیە ئەمە تەڵەبەینە